سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە بەرنامێکی تری یاسۆی بەرابەری دەرما میوانی ماڵەکانی ئەوەی خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆماندا کۆمەڵەیەک پرسی ژن ئەدەینە بەرباس بە تایبەتی پرسی ژنکوژی لەگەڵ هاوڕێ هەتا عەبدوڵاهی چالاکی مافەکانی ژنان هیوادارین تا کۆسایی بەرنامەکە لەگەڵمان بن پێش بەرنامەکە ناوبڕێکی کردووەر بگرێ ئەڕۆینە لای هاوڕێ هەتا. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەڕۆینە لای میوانی بەرنامەکەمان هاوڕێ هەتا و هاوڕێ هەتا و سڵاوت لێ بێوە زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیەدا. سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەرنامەکەتان هاوڕێ چاوانی وادارم بتوانین لە کات و ساتێکی کەمدا تۆزێک پڕژێنە سەر لایەنە پۆزیتیڤ و نێگەتیڤەکانی پرسی ژنە. زۆر سپاس هاوڕێ هەتا و یەکەم پرسیارم وا دەست پێ یەکەم سرە ڕای شۆڕشە بەردەوامەکانی ژنان لە ماوەی ڕابردووداوە بە تایبەتی ئەخیر شۆڕشی ژن ژیان ئازادی مقاومەت و بەرەنگاری ژنان بەڵام ئێمە شاهدی کوشتنی ژنان لەلایەن بنەماڵە کەسانی نزیکین بەڕێستان هۆکارە سەرەکیەکانی ژنکوژی لە ئێران چۆن لێگەدەنەوە؟ دیارە هاوڕێ چاوان مەسەلەی توندوتیژی و سڕینەوەی جەستەی مرۆڤ لە هەموو دنیا بەڕێوە ئەچێ دیاردەیەکی یەکێک لە دیاردە کۆمەڵایەتیەکانە بەڵام بەپێی چەشنی جوغرافیایی وڵاتەکان جیاوازی هەیە یعنی دەگۆڕدرێ وەکو پرسی توندوتیژی کە لە هەر وڵاتەی بە ئەبزاری تایبەت بە وڵاتە جیاوازی هەیە بەڵام ئەگەر بمانێت بپڕژێنە سەر ئەو ناوچە جوغرافیایی کە ئێمە تێدای کە بەداخەوە سیستمێکی تاسەر ئێسقان تۆتالیتێر ئیدئۆلۆژیک سیستمێکی مەسهەبی ئاینی و تەیار بە دووچەکی ئاین و پیاو سالاری کە مکەمڵی یەکن بۆ توندوتیژی بەرامبەر بە ژنان و ئەو بەشە ناوچە جوغرافیایی ئێمە بە تایبەتی کوردستان ئەگەر بمانەوێت زیاتر پڕژێنە سەری کە لەوانەیە مەبەستی بەرنامە ئێوە بێ ئەبێ ئاوردانەوەیەکمان هەبێت لەو فەزانە تەندروست و ناسالمە لەو سیستمە دژە ژنە کە عاملیەتی ژن وەکو بڤە بۆ بەقای خۆی ئەزانێ حتا بچووکترین مافی ژن وەکو بڤەیەک بۆ سەر عاملیەتی بۆ سەرمانەوەی خۆی ئەزانێ هەموو دیاردە کۆمەڵایەتیەکان لە ناو کۆمەڵگەی ئێران و کوردستان بەیەکەوە لکاون یعنی بەگشتی هەمویان دیاری سیستمێکی ناکارامەدن دیاری سیستمێکی دژە مرۆڤن کە ناتوانێت هیچیان لەوەی تر بێبەری بکەیت چونکە هەمویان بە یەکەوە لکاون ئەگەر بمانەوێت باس لە کوشتنی ژنان یا هەر خۆکوژی ژنانیشمانێمایە یەکێک لە دیاردە کۆمەڵایەتیەکانە کە یەکێک لە توندوتیژترین جۆری توندوتیژی بەدژی جەستەی ژنە کە خۆی لە سڕینەوەی جەستەی مرۆڤێکدا و لە کوشتنی مرۆڤێکدا دەبینێتەوە یەکێک لە دیاردە هەرە توندوتیژ ئامێزەکانی کۆمەلگایە کە یەکەم هۆکارە سەرەکیەکەی سیستمی دژەژنی کۆماری ئیسلامیە ئەگەر بمانێت ئاوردانەوە یەکمان هەبێت لە سیستمی کۆماری ئیسلامی ئەبینی کە توندوتیژی تێدا نێهادی نەکراوە یاساکانی ڕژیمی کۆماری ئیسلامی تەژیە لە هەڵاواردن بە دژیژنە تەژیە لە توندوتیژی بە دژیژنە ئێمە لە ناو یاساکانی کۆماری ئیسلامی سەرڕاوی کە مافی شارۆمەندی شناسی ژن تێدا زەوت کراوە هەموو مافێک لە ژن زەوت کراوە وەکو شارۆمەندی نەک دەرەجە دوو دەرەجە سێ و دەرەجە سێش دەرەجە چواریش حتا پێناسەی بۆ ناکرێ ئەبینی کە سزای کوشتن و بەردبارانی تێدایە لەبەرەوەی کەوتم سیستمی کۆماری ئیسلامی سیستمێکە کە دوو ئەبزاری زۆر مەترسیداری وەکو بیرۆکەی پیاو سالاری و پیاو سالاری و ئاینی لەبەردەستە ئەم دوو ئەبزارە مکەمڵی یەکن بۆ توندوتیژی بەدژیژنە و لە ناو یاساکانی کۆماری ئیسلامیدا ئەبینی کە سزای بەردباران و کوشتنی ژنان لە ژێرناوی قەتڵە نامۆسیەکانی تێدایەوە ڕەواهی دەبەخشێ بە ماشێنی سەرکوت و توندوتیژی ئەم یاسایانە تۆ بتەوێنەتەوێ لەناو هیچ سیستمێکدا تۆ ناتوانانی بڵێ ژن بەریە لە
ژن دەتوانێت خۆی دەنگدەر بێ، خۆی بڕیاردەر بێ، خۆی چارەنووسی خۆی بەدەستەوە بگرێ، بەڵکو سیستمە بۆی تەئین دەکا کە چەندە لەو کۆمەڵگایە ئەچەوسێتەوە تووشی هەڵاواردنە بێوە پێبەش دەبێت لە مافە ئینسانیەکانی. کاتێک تۆ لەناو جغرافیایەکدای کە سیستمەکەی کە دەسەڵاتەکەی دژەژنە وەمانەوەی خۆی لە گەرەوی نەمانی هەموو جۆرە ئاکتیڤبوون و چالاکیەکی ژناندا دەبینێ و هەر هەوڵێکی ژن بۆمانەوەی خۆی بە بڤازانێ و سزای ئیسلامی بەرباران و حکمی کوشتنی تێدایە. ئەم سیستمە بێگومان ڕەوایی دەبەخشێ بە توندوتیژی و ئەو توندوتیژیانە خۆی دەخزێنێتە ناو کۆمەلگا، چونکە هەموو ئەبزارەکان لەبەردەستی سیستمن لە ڕاگەیاندنەوە بگرێت لە دەستگای سەرکتۆ بگرێت. ئێمە ڕۆژانە ئەبینین کە لە ناو سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدا هەل لە سەرەتای هاتنە سەرکاری ئەو ڕژیمە بەلا ڕێدابردی شۆڕشی خەڵکی ئێران لە دەیەی شەستەکاندا بە سەدان زیندانی ژنمان بینی کە لە سیاچاڵەکانی ڕژیمدا جەستەیان سەدرا و توندوتیژیان بەرامبەر کرا، حکمی ناڕەوای سێدارەیان بەسەردا سپا و جەستەیان سڕدراوە. بێگومان ئەم سیستمە پەروەردەیەکی لەو جۆرەشی دەبێت بۆ ناو کۆمەلگا و خۆی دەخزێنێتە ناو کۆمەلگا و خۆی لەو هەموو توندوتیژی و کڵیشێ جنسیەتی و توندوتیژیە ڕەحایەدا ئەبینێتەوە. بۆ نمونە لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا جەستەی ژن بۆتە نەهادێک، نەهاد نە بە معنای دامەزراوە، نەهادێک بۆ سەرکوتکردن، واتە پیاوان لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا ئەم جستەیە ئەم لەشە بە نەهادی بە ناوی ناموس و شەرەف و خەریکن لێکدانەوەی لێەکە و ئەمانە هەموو کارێکی وای کردووە کە ئەم هەموو توندوتیژی خۆی دەخزێنتە ناو بنەماڵە. بنەماڵەیەکێکی بچووکی کۆمەڵایەتیە کە لە سیستم و کۆمەلگاوە تەغزیە ئەبێ و خۆی لەو هەموو توندوتیژیە ڕەحایەدا دەبینێتەوەکە بە تایبەتی لە ناو سیستمی ئێراندا کە بەفتی زۆربەی شارەکان عەشیرەین وتم دیاردەکان بەیەکەوە لە کاون. لە ئێستادا دوای ئەوەی کە شۆڕشێکی بەرینی کۆمەڵای ئەوڵەن توندوتیژی مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە، ناتوانی دوای لە دیاردەیە کە ساڵها مێژووی هەیە بە مەودایەکی کەم بیسڕێەوە، بەڵام لە ئێستادا کە شۆڕشی ژنان بە تایبەتی بە سێ چەمکی سیاسی هاتوۆتە ناو گۆڕەپانی سیاسی خۆیەوە و لەو هەموو توندوتیژیە سڵی نەکردوێتەوە و چارەی خۆی لەوەیدا دەبینێ کە دەنگ هەڵ ببڕێ، ئەبینی کە سەرڕای ئەو هەموو شۆڕشە سەرڕای ئەوەی کە کۆمەلگا تووشی ڕەنەسانسێکی کۆمەڵایەتی و وشیارەیەکی سیاسی بۆ دیسان توندوتیژی بە دژی ژنان دەبیندرێت سڕینەوەی جستەی ژنان. ئەمە دەگەڕێتەوە بۆ دووشت. یەکەم هۆکارەوەی کە ژنان بزوتنەوەی ژنان وە کۆمەلگا تووشی پارادۆکسێک بوون. ژنان چیتر نان هەیە ملکەتی بڕیارەکانی کۆمەلگای نێرسالار بن و بەرەنگاری ئەو هەموو توندوتیژیەوە هەموو بێمافیە دەبنەوە. لەلایەکی تریشەوە تۆ دەگەڵ بافتێکی عەشیرەیی بەڕۆڕووی کە پیاوانێکن کە خوان بە ئەرکدار ئەبینن، بە تایبەت تۆ کە باز لە بافتێکی عەشیرەی دەکەی تاک بە تەنیا تێدا بڕیار نادا بەڵکو بە کۆمەڵ بڕیارە دەن و ئەم کۆمەڵە بڕیار بۆ ئەوە دەدەن کە لە ژێرناوی شەرەف و ناموس و ئەو دەستەواژەگەلەی کە بۆ جەستەی ژنداندراوە بە یەکەوە بڕیار دەدەن کە ئەگەیەکێ بە جۆرێک چاوی لە بە ئیستلاحی خۆیان شەرەفیان کرد کە شەرەفیان لە ناوگەڵی ژندا خولاسا ئەکەنەوە و جەستەی ژن مڵکی تایبەتی خۆیان ئەزانن بەرهەڵەست و دشکردەوەیان هەبێ و ئەمە کۆمەلگایە کە بەگشتی ڕخنەی لەسرە لەو بوارەوە بەجێوی کە بەرهەڵستی بێتە زۆر جار بێدەنگی دەنوێنێ زۆر جار هاندەرێتی. بۆیە ئەگە بمانەیە بەگشتی بازلۆکەی سەرڕایەوەی کە شۆڕشی بەرین بەڕێوەیە سەرڕاوی کە بزوتنەوەی ژنان هەمیشە لەسەر پێ بووە، بەڵام یەکەم هۆکاری دەگەڕێتەوە بۆی کە بزوتنەوەکە زۆر لەسەر پێەیە و دش بەو هەموو نەعەداڵەتی خەریکە خەبات دەکا تۆ بێت خەبات بکەی بێگومان ڕەخنەش دێتەوە سەرت. دووەم هۆکاری ئەوەیە کە کۆمەلگا سیستمەکە برەوی پێدا قازان دەبینێ لە بە تایبەتی لە ئێستادا لەو هەموو توندوتیژیە هۆکارێکی زۆر سەرەکی کە هەیەی بمانەوە نەمانوێ ئابووری ژێرخانی هەموو دیاردە کۆمەڵایەتیەکانە. لە ئێستادا ئەگەر ژنان دەکەونە بەر توندوتیژی و دەستیان دەسێ بەشێکی زۆری بۆ ئەو قەیرانە ئابوورێ ناڕەوایەیە کە دووکەڵەکەی بەهۆی ئابلۆقە سیاسیەکانی دەرەوە ملهوڕیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەڕبە دنیای دەرەوە
دووکەڵەکەی چۆتە چاوی خەڵکەوت بێگومان لەناو سیستمێکدا کە ژن وەکو ڕەگەز وەکو شارۆمەندی دەرەجە 2 دەرەجە 3 سێری دەکرێت سیستم پشتیوانی لێ ناکە قانون پشتیوانی بۆ نمونە لە وڵاتێکی ئوروپایی ئەگەر ژنێک بیهەوێت بکەوێتە بەرتوندوتیژی پۆلیس و دەستگای ئەمنی و دەستگای قەزایی و سیستمەکە بەرگری لێ دەکات لەناو سیستمی کوماری ئیسلامیدا وتم یاسا خۆی هاندەرە پیاوان بە پشتبەستن بۆ یاسا ناعەداڵەتە ئەوانیش کە خۆیان بەشێکن لە ئەوەی کە قوربانی بوون لەو سیستمەدا بە پشتبەستن بەو بێ یاساییە بەو هەموو یاسا دژە ژنە و بەو بافتە عەشیرەیە خەریکن توندوتیژیەکی ڕەها دەکەن و جەستەی مرۆڤێک دەسڕنەوە چونکە وتم مەترسیدارترین زۆری توندوتیژیە و بێگومان تا ئەو سیستمە دیکتاتۆر و دژەژنە لەسەر کار بێ ئەم دیاردانە بنبڕ نابن و لە ئێستاشدا کە بواری ئابووری دەرەتانی خەڵک یەکجار تووشی مشکلە بووە بێگومان کۆمەلگاکە نەخۆشە خەڵک مێشکی هیلاکە و لە ناو بنەماڵەدا چونکە باری پیاو سالارەکە بۆ پیاو شکاوەتەوە بووی دەلوێ توندوتیژی بەرامبەر بە ڕەگەزی ژن دەکات بە تایبەتی لە ئێستادا زۆر کەمترە لە جاران بەڵام ئێمە ڕەخنەمان لەوەی ئێسڕای ئەوەی کە بزوتنەوەیکی ئاوبەرین بەرەو ڕوویە دنیای کەڕ و چۆری سەرمایه‌داری کەڕ کردو لە ئازمافەکانی ژنان گوێیان کردوتەوە و دانی پێدادەنێن بۆ دەبێت لە ناو کۆمەلگای ئێستا ژن کوژی بوونیە بێ ئەمە دەگەڕێتەوە بۆی کە یەک مێژوویەکی درودرێژیە دوو سیستمەکە پەرەپێدەر و هۆکارەوە قازانجی لێ دەبینێ سێش بەداخۆ بافتەکە هێشتا عەشیرەیە و ئەم کۆمەلگای خۆی قوربانی سیستمێکی دواکەوتوویە و هێشتا سیستمێکی مرۆڤتەوە دایمە پەروەردە نەبووین کە مافی ئینسانی بۆ هەر ئینسانێک بەڕەوا بزانین و ژنیش وەکو ناموسی پیاو سەیری دەکرێت جستەی ژن هێشتا لە مالکیت نەهاتوۆتە دەرێ ژنان خاوەنی جستە و ئەندێشەی خۆیانی و ئەم کۆنتترۆل بەربەدەنە کارێکی وا دەکات کە بەداخەوە جستەی ژنان بسڕدێتەوە خۆی و هەموو توندوتیژیە ڕەهادا بینێتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتاو پرسیارەکەم نیشە لە درێژێ قسەکانی خۆتانە بۆ دوو بەشەکرێتەوە پەیوەندیدانی ژن کوژی بە مەیدانی سیاسی وەکو وەزانین ژنانێکی زۆر ئێستا لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدان و حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە بە مەیدانی سیاسی چۆن دەبینن هێرشەکان و مەحدودکردنەوەی فکری و جەستەیی بەرامبەر بە ژنان لە ئێستادا چۆن بەرەو پێش دەچن لەناو کۆمەلگای ئێران ژن نابیسترێ گوێی لێ ناگیرێت چونکە ئەندێشە و جەستەی مالکیت نەهاتۆتە دەرێ بێگومان هەر سڕینەوەیەکی جەستەی مرۆڤەر دیاردەیەکی کۆمەڵایەتی و هەر توندوتیژیەک بەرامبەر بە ژنان لەو سیستمەدا ببورن من نەخۆشم سەرمان بووە هۆکارەکەی ئەم ڕژیمە دژە مرۆڤەیە ڕەوەی کە پێشتریش ئاماژەم پێکرد کوشتنی ژنان حتا لە ناو بنەماڵەکە ئێمە توانین وەکو قەتڵی ئەمدێکی دەوڵەتی سێری بکەین وتم تۆ لە ناو سیستمێکدا ژیان دەکەی کە سیستمەکە یاسای هەڵاواردن ئامێزی دژ بە ژنان سەرڕای ئەوەی کە تێدایە یاسای دژە ژن و دژە مرۆڤی سڕینەوەی جەستەی مرۆڤ و سزای بردبارانی تێدایە بێگومان توندوتیژیەکان و هەموو ئەو هەڵاواردنانەی کە بەجێ ژنان بەڕێوە دەچێت حتا لەناو ئێمە لە مێژووی ڕەشی کۆماری ئیسلامی بە سەدان زیندانی سیاسی ژنمان بینی کە جەستەیان سەڵدراوە ئەدام کران لە سێدارەدران دەستێژیان کرا سەرێ لەناو سیستمێکدا کە حتا زۆر وتنەوەی دەرد و ئازارەکانیش تابۆ بووە و بێگومان لە ئێستاشدا ئێمە ئەبینی کە لە ماوەی بە تایبەتی 3 ساڵی ڕابردوودا سیاچاڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاخێندراوە لە ژنانی چالاک ئێمە ژنانێکمان هەیە بۆ نمونە وەریشە مرادیمان هەیە چالاکی مافی منداڵان بووە چالاکی مافی ژنان بووە و دژ بە داعش کە داپلۆسێنەرترین و توندوتیژترین گروهی تێرۆریستی بووە کە هەموو دنیا لە بەرامبەری وێستا وەریشە مرادی لە بەرامبەر ئەو وێستاوەتەوە و لە کوبانێ خزمەتی کردو بە ژنان و مناڵانی بریندار بەڵام لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا حکمی ناعادڵانەی بەغی پێبراوە یا ئەوەی کە پەخشانی عەزیزی هەروە ئێمە کەسانێکمانەیە ژنانێک کە ژینگە پارێز بوون وانەی کوردی ئەڵێنەوە بە چاوێکی ئەمنیەتی ڕوانینێکی ئەمنیەتی سەیریانەکەن لەبەرچی لەبەرەوەی کە سیستمەکە دەیهێژن بەخزێنێتە ناو کونجی ماڵەوە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتایەتە سەرکاریەوە دوای ئەوەی کە لە 8 مارس لە سەرەتاکانی ئەو ڕژیمۆ ڕژان ژنان بە ملیۆن ڕژانە سەرشەقام و داوای ئەوەیان کرد کە خۆیان لە کۆیلەیی و بەردەداری جنسی بێنە دەرێ و حیجابی زۆرەمری پۆششی زۆرەمری لەسەر خۆیان لابن
ئەم ڕژیمە دیکتاتۆرە باوەڕی بەوە کردکە ئەم ژنانە بەو ڕێژە کە دێنە سەر شەقام و لە ناو سیستمێکدا کە لەوانەیە ئێمە لە پێش بزوتنەوەی مەشروتە ناتوانین بزوتنەوەی ژنان لە ئێران حتا بە بزوتنەوە ناوبین لەوانەیە بە چاک بە ڕۆشنبیر کەسانێک نووسەر ئەکتیو دانەدانە کاریان کردبێ بەڵام ئەوەی کە دوای ڕژیمی کۆماری ئیسلامی ئەو هەموو ژنە بە میلیۆن ژن ڕژانە سەر شەقام کۆماری ئیسلامی بە ئامانجی سیاسی هێنای یاسای دژە ژنی پەسەند کرد چونکە عاملیەتی ژنی بۆمانەوەی خۆی بزانێ و بێگومان لە ئێستادا ئەو هەموو کوشتن لە ناو بنەماڵشدا لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا قەتڵی ئەمدی دەوڵەتیە چونکە پیاوانی ناو کۆمەلگا لە سیستمێکی دژە مرۆڤدا گەورە بوون لە سیستمێکدا گەورە بوون کە پشتیوانی لە کوشتنی ژنان تێدا دەکا لە ژێرناوی ئەوەی کە ژن ناموسی پیاوان ئەگە لە ناو کۆمەلگای ئێمە تووشی ئەمە جۆرێکە لە نەخۆشی دەرونی کە تۆ جستەی مرۆڤێک بە مڵکی خۆت بزانی کێ ئەم مالکێتە خصوصیەی پرۆپاگەندەی بۆ کردو بێگومان لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا لە کام بەرنامە پرۆگرامی ئەو ڕژیمەدا لە کام بەرنامە پرۆگرامی تەلەڤیزیۆنیدا تۆ ئەبینی یەکجار باز لەوە کرابێت کە ژن ناموسی پیاو نییە کە نابێت تونند و تیژی لە ناو بنەماڵەدا بڕێوە بچێ ئێمە لە مناڵەوە دەبینین ئەرکیەوەی کە خوشکت ناموسی توێ دایکت ناموستێوە کۆمەڵێک دەستەواژی وەکو غیرەت و شەرەف و ناموس بەردەوام تۆلید و باستەولید بۆتەوە و بێگومان ئەمە ئامانجی سیاسی لە پشتە و ئەگەر لە کۆمەلگا لە ناو بنەماڵە تونند و تیژی بەرامبەر بەژن دەکرێت جستەی ژن دەسترێتەوە ئێمە دەبێت بە قەتڵی ئەمدی دەوڵەتی ناوی بەرین چونکە سیستمەکە بۆی دەلوێ ئەو تونند و تیژیانە و دیاردە کۆمەڵایەتیانە هەبن و پشتی ئمە بەدەیان پیاومان بینی و لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا دایک و خوشک و حتا جیرانیان کوشتووە جستیان سڕیوەتەوە بە ناوی ئەوەی کە وەلی دەم ڕزایەتی داوە ئەو کەسە ئازاد کراوە و دەستی کەسانی تری ئاوەڵەتر کردو ئەگەر لە ئیسفەهان تیزابیان دەخست بۆ سەردن و چاوی ژنان ئێمە دەمانبینی کە حکمێ ئەوانەی کە ئەو کاران دەکرد ئەکسەریان یا سەر بە خودی ڕژیم بوون وی کە فەزایەکی ترس و تۆقاندن دروستکەن ژنان بخزێنە ناو کونجی ماڵەوە یا ئەوەی کە کەسانێک بوون کە بەو ئیدیۆلۆژی مێشکیان بێتمی گر بوو و ئەم هیچ تۆ ئەگەر بی ئاوردانەوەیەک هەبێت لەو مێژووە بینی کە ئەسڵەن حکمێکی زۆر سەرەکییان بۆ دەبڕدراویش بۆی کۆمەلگا بێدەنگ بکەن لەبەرەوەی کە سیستمەکە حەزەکە تونند و تیژی هەبێت دووبەرەکەی بێ ساڵهای ساڵە مافی ژنانی مافی ژنان و پیاوانی گەرۆکەشی کردو لە بەرامبەر یەکدا ڕایگرتووە و ئەمە ئەم سیستمەیەوا دەکات بۆیە تۆ هەر لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیەوە بگرە هەر لە ئێستادا ژنان بە تایبەتی تووشی چها تونند و تیژی دەبنەوە لە ناو سیستمی ڕژیمی کۆماری ئیسلامیدا لە سوکایەتی لە کلیشەی جنسیەتی لە ئازادی ڕۆحی ئازاری فیزیکی لەوەی کە لە دەرمانێک کە پێویستیانە بێبەشن خۆتەزانی لە ناو کۆمەلگایەکدا کە تراکتۆری سیاسی و کۆمەڵایەتیەکەی دواکەوتویە بێگومان ژنان زیاتر لە پیاوان کە بە هەڵاواردن و بە جیاکاری پەروەردەبوون ئەگە حتا لە زیندانیش بن کۆمەڵێک شت بۆ ژن لە بەرچاو دەگیرێت کە بۆ پیاو لە بەرچاو ناگیرێت بەرە کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی بەداخەوە دواکەوتویە کە سیستمەکە وایویستوە بۆیە ئەگەر لەناو چۆن لە ناو زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا ژنێک لە سێدارە دەدرێت ژنێک تونند و تیژی بەرامبەر دەکرێت دەستی سەرەکی کۆماری ئیسلامی تێدایە ئەگەر لە ناو بنەماڵەشدا لە ناو کۆمەلگاشدا ژنێک دەکوژێت تونند و تیژی بەرامبەر دەکرێت و جەستەی دەسترێتەوە دیسان ئەوە شەر قەتڵی ئەمدی دەوڵەتیە چونکە کۆمەلگاکە قوربانی سیستمێکی دواکەوتوویە کۆمەلگا و سیستم و بنەماڵە وەکو بازنە بەیەکەوە عملەکەن هیچیان بێبەری لە هیچیانێ ناتوانانی جیان بکەوە چونکە پەروەردە بەشێکی لە بنەماڵێ بەشێکی گرنگی لە کۆمەلگا بەشێکی گرنگتری لە سیستمە و ئەمە هەمووی قەتڵی ئەمدی دەوڵەتیە کە کۆماری ئیسلامی لەو هەموو تونند و تیژیە ڕەهایە کە بوونی هەیە لەو بافتە ئەشیرەیە لەو دووبەرەکی قازان دەبینێ مانەوەی خۆی لە گرەوی ئەو شتانەدا ئەبینێ و بەشێکی زۆری ژنان کە ئێمە سیرکە لە ناو سیستمێکدا دەژین کە کەمتر لە 5% ژنان لە حاکمیەتدان ئەوژ ناتوانانی ناوی ژنیان هەر لێ بنێت چونکە ئەڵقە بەگوێی دەسەڵاتن و هیچ مافێکی ژن حتا ڕەوایی پێنادن چونکە خۆیان لەو فیلتێرە گوزەراون واتە پیاوێکی پیاو سالارن لە ناو سیستمێکی دواکەوتوودا بەڵام سەرڕای ئەوە دەبین کە ژنانێکی یەکجار زۆر لە کاشناسیە شت یعنی لە ئاستی باڵادا خەریکن هەر دەرسە خوێنن سەرڕای ئەوەی کە هیچی وایەکشیان نێ بۆ دامەزراندن چونکە سیستمەکە نایەوێت لە پرۆسی سیاسی و ئابووریدا بەشدار بن بۆیە ئەم ژنانە ئاوا ئەکتیڤن ببن بۆ سەردەسەڵات هەموو هەوڵی خۆی ئەخاتەگەڕ ئەم هێزە بخسێنێتە ناو کونجی ماڵەوە
بە تونند و تیژی بێ بە کێشەی ئابووری بێ بۆی کە دایان نەمەزرێنێ بۆی کە سەرکوتیان بکە. دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی یەکێ لە دەستگا سەرکوتەکانی خاوەرمیانەیە. ئەو جنایەتی کە دەستگای سەرکوت و پۆلیسی ئێران دێکا بەرامبەر بە تایبەت بە ژنان لە تەجاوزەوە بگرە، حتا لە قوربانیانی دیاردەی لە شفرۆشی کەڵکی نابەجێ وەرەگرێ، باشترین ترانزیتیان پێدەکا بۆ مواد فرۆشی. تۆ لەگەڵ سیستمێکی ئاوا بەرەوڕی بۆیە بێگومان لە ناو خانەوادەش لە ناو بنەماڵەش ئەگەر ژنێک دەکەوێتە بەر تونند و تیژی وە کارەکەی لەو سیستمەیە. زۆر سپاس هاوڕێ. هەتا پرانتزێک باسکە من پرسیارێکم هەیە دواتر سەبارەت بە ئایدۆلۆژی ئیسلامی زیاتر قساکەین. پیاو سالاری یەکێک لە فاکتەکان توانین پیاو سالاری ئاماژێ پێ بدەین. پیاو سالاری لە ئێراندا چۆن خۆی دەبەستێتەوە بە ڕەوشە دینی و سیاسیەکان؟ پرسی وتم سیستمی کۆماری ئیسلامی دوو ئەبزاری هەیە، ئاین و پیاو سالاری. مکەمڵی یەکن بۆ ئەوەی کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان بەڕێوە بردرێ. لەناو سیستمێکدا تۆ لەناو سیستمی کۆماری ئیسلامیدا کە حکوومەتەکەی دینی ئیسلامیە، تۆ بتەوێنێتەوە لە یاسای ئیسلامدا ژن ئەبزارێکە تەنیا بۆ دامرکانەوەی هەستی جنسی پیاوان و مڵکی سەرەکی پیاوە. بێگومان لە سیستمێکدا پیاو سالاری خۆی بیرۆکەیە، زۆر جار ژن هەڵگرێتی، زۆر جار پیاو، بەڵام هۆکارەکەی هەر سیستمە کە پەرەی پێ ئەدا تۆلید و باستۆلیدی ئەکاتەوە، ئەیخزێنێتە ناو مێشکی ئینسانەکانەوە. یعنی بەیەکەوە لکاون لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا لە ناو جوغرافیایی کە ئێمە لەوێن، ئەم دوو ئەبزارە بەیەکەوە لکاون بۆ ئەوەی کە ژنانی پێ بچەوسێنەوە. و بیرۆکەی پیاو سالاری بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە کە کۆمەلگایەکی ئاینیە، چونکە سیستمەکەی سیستمێکی ئاینیە بە جیاکاری ڕەگەزیەوە منداڵان پەروەردەکە، بە بڤە و عەیبە کچان پەروەردەکە. تۆ سەیری کە لە ناو سریاڵەکان و لە ناو فیلمەکانی کۆماری ئیسلامیشدا ئەم جیاکاریە ئەبێندرێ. بۆیە ئەم پیاو سالاریە لەلایەن ئەم سیستمەوە بە تایبەتی بە ئەوەی کە ئاینی ئیسلام یەکێک لە تونند و تیژترین ئاینەکانە بەرامبەر بە مافی ژنان، ئەمانە خۆیان خزاندوتە ناو بنەماڵەوە، ناو کۆمەلگاوە و ڕۆژانە خۆیان لەو هەموو تونند و تیژی و لەو هەموو کلیشە جنسیەتی و لەو هەموو هەڵاواردنە ڕەگەزیەدا بینەوە. هەردووکیان ئەبزارێکن لە بەردەستی کۆماری ئیسلامی، چونکە ڕژیمی ئێران ڕژیمێکە کەوت و ئەبزارەی پێیە و هەردووکیان مکەمڵی یەکن بۆ تونند و تیژی بەرامبەر بە ژنان. و ئەم بیرۆکە پیاو سالارانەش لەلایەن دەسەڵاتەوە دەچێتە ناو یاسا، لە یاساوە دوای ئەوە ڕۆکنی چارەمی دەسەڵات کە ڕاگەاندنە ڕۆژانە پرۆپاگەندەی پێوە دەکرێت، ڕۆژانە سریاڵ و فیلمەکانی کۆماری ئیسلامی هەمووی تونند و تیژیە، پڕە لە کلیشەی جنسیەتی، پڕە لاڕاو لە ناو سیستمی دەرس خوێندندا خۆی لە جیاکاری ڕەگەزیە بینێتەوە، خۆی لەوە بینێتەوە مدرسەکان کچانە و کوڕانە بن لە زانکۆکان. هەروە لە ناو کۆمەلگادا تۆ سەیری کە هەموو کلیشە جنسیەتێکە بوونی هەیە، کتێک دەچێتە سەرکار، ئەمنیەتی گیانی نییە، ئەمنیەتی کاری نییە، دەکەوێتە بەر تونند و تیژی، دەکەوێتە بەر دەستدرێژی و لە ناو بنەماڵەش هەروە. بۆیە پیاو سالاری و دین بەیەکەوە ئەبزارن، هەردووکیان مکەمڵی یەکن بۆ تونند و تیژی بەرامبەر بە ژنە، بەیەکەوە خەریکن لەو سیستمەدا عەمەلەکەن. هاوڕێ هەتاو ئەو سیستەمە ئیدۆلۆژیکی و فەرهەنگیەی پێشتریش ئاماژەتان پێدا، بەڵام پێم خۆشە لێرەدا زیاتر ڕوونی بکەینەوە. ئەو سیستەمە ئیدۆلۆژیکی و فەرهەنگیەی لە پشت ژن کوژیەوە هەیە چییە؟ هەر ئەو سیستمی ئیدیۆلۆژیک لە پژن کوژیە. تۆ سەیری کە تۆ لەناو ئیدیۆلۆژیەکدا کە ژن بە مڵکی پیاو ئەزانێ، کە پیاو وادار دەکا ئەرکێکی زیاتری هەیە، ینی ژن وەکو ناوەندێک، وەکو جەستەی ژن وەکو ناوەندێک بۆ شەڕەف و ناموس ئەزانەیە، بێگومان وەختێک تاکێک بەو ئیدیۆلۆژیە ناتەندروستە پەروەردە دەبێ، ئێم ئینسان ئاکامی بەرهەمێکی کۆمەڵایەتیە کە تێدا پەروەردەیە بێ. ئەم ئیدیۆلۆژیە تۆ بتەوێنێتەوە لە مناڵیەوە لە ناو مێشکی ئینسانەکاندا بیچمەگرێ و خۆی وەختێک جەستەی ژن وەکو مڵکی پیاو ئەزانێ، مەبینی کە ڕۆژان لە ناو ئەم سیستمەدا ژنان لە ژێر ناوی مارەی کڕین و فرۆشتنیان پێ دەکرێت و ئەم مڵکە پیاو وا لێ دەکا کە هەر جۆرێک کە بۆی بلوێ سێری ئەو مڵکە بکە، خاوەندارەتی لێ بکە، وەکو چۆن زەویەکی هەیە، وەکو چۆن کەلەسەیەکی جلێکی هەیە، بۆ شێوازە سێری ژن دەکا. بۆیە ئەم پیاوە هەر جۆرێک کە پێی خۆش بێ بۆ ئیدیۆلۆژیە چەق بەستوویی کە لە مێشکیدا پەروەردە بووە و پیر گەورە بووە،
هەر جۆرێک کە بۆی بلوێ لەگەڵ ئەم بڵکەی خۆی معامەڵا دەکا و ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەم سیستمە ئیدیۆلۆژیکە دواکەوتوویە، سیستمێکی تۆتالیتر، سیستمێکی تاسەر ئێسقان تەیار بە مەسهەب و ئیدیۆلۆژی، مەسهەبێک کە هەموو مافێک بۆ ژن ڕەوایی پێنادا و ئەم ئیدیۆلۆژی وا دەکا کە ئەو هەموو تونند و تیژیە ڕەهایە لەبەرەوەی ژن بە مڵکی خۆی ئەزانێ جستەی ژن وەکو ناوەندێ وەکو نەهادێک نەک دامەزرا وەکو نەهادێک دەبینێت کە دەبێ بەرگری لێ بکە و ئەگە یەکێک جۆرێک سەیری ئەم خوشکە یا دایکە یا ژنە بکە ئەو ئەرکی ئەوە دەدەن سەرشاری کە تونند و تیژی بەرامبەر بۆ کەسە بکەوە حتا بۆ ژنەکەشی ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەم ئیدیۆلۆژیە چەق بەستۆ دواکەوتووە کە لە سیستمێکی تۆتالیتر سیستمێکی دواکەوتوو مەسەبی ئاینی و ینی کۆماری ئیسلامی ئەوەندە سیستمێکی مەترسیدارە بۆ سەرچ سەیری کە لەناو کۆنڤانسیۆنە نێونەتەوەییەکان تەنیا هیندێک کۆنڤانسیۆنی فەرهەنگی واژۆ کردووە ئەم ڕژیمە ئەویش بۆ بەلاڕەدابردنی مەغزی خەڵک یعنی بۆی کە ڕای گشتی بەلاڕەدابرێ هیچ کۆنڤانسیۆنێکی حقوقی بەشەری بەرامبەر بۆ سەر مافی ژنان باژۆ نەکردووە لەبەرەوەی کە ناتوانێت پێبەند بێ حتا کۆنڤانسیۆنە فەرهەنگیەکانیش پێبەند نابێ بۆ نمونە ڕۆژی زەواجی بەدەیان جار ڕۆژی ساڕۆژی نەهێشتنی زەواجی منداڵانی ژێرتەمەن کۆماری ئیسلامی تێدا زەواجی منداڵانی ژێرتەمەن بەڕێوە چوو لە حاڵدا واژۆکەری بووە بەڵام پابەند نییە بۆ کۆنڤانسیۆنانەش کە واژۆی کردو لەبەرەوەی کە تۆ لەگەڵ سیستمێک بەرەو ڕووی کە سەرۆکەکەی خومینی جەلادە کە هیچ مافی حتا ئاژەڵیش بۆ ژن دای نەدەنا تۆ بتەوێنەتەوێ ئەم ڕژیمە لەسەر ئەم بیرۆکەی ئەم جەلادە خوێن ڕێژە دامەزراوە هەموو بیرۆکەکانی خومینیەکان بوون بە یاسا تەرخواردی خەڵک دران لە خواردی کۆمەلگا دران تا ئەو سیستمە ئیدیۆلۆژیکا بێ ئیدیۆلۆژی کە تا سەر ئێسقان حتا دەڵە ژن نابێت لە ناو ماڵە بێتە دەرەوە ژن تەنیا ئەبزارێکی جنسیە بۆ دامرکانەوەی هەستی سەکسی پیا و تەنیا ئەندامێکی زاوزێ بۆی کە منداڵی بێ و تەنیا ئەرکی ئەوەیە کە لە ماڵی خزمەت بە منداڵ و بە هاوسەرەکەی بکە یعنی هیچ ئەرکێکی تری لەوە زیاتر بۆ ژندا نەناوە بێگومانم سیستمێکی ئیدیۆلۆژیک تا سەر ئێسقان دژمی مافی ژنە و شۆندانەری زۆر نێگەتیڤی لەسەر کۆمەلگا لەسەر ژن و پیا و لەسەر بەرەوە پێشچوونی کۆمەلگا بێ ئەو ڕاهەتا وەکو دوا پرسیار سەر لە ڕێی ئەوانەیە کە باسمان کرد ژنان بەردەوام خەریکی بەرەنگارین لە بوارە جیاوازەکاندا بەرنامە و چالاکیەکانی ژنان بۆ پەرەپێدانی مافەکانیان چەند کاریگەرە و باسی زیاتر تیش بخێنە سەر شۆڕشی ژینەش ئایا شۆڕشی ژینە گۆڕدراوە بۆ هەنگاوێکی ڕاستەقینە بۆ ژنان بۆ بەدەستهێنان یا چەسباندنی مافەکانیان بێگومان هەوڕێ چاوان بزوتنەوەی ژنان هەمیشە لەسەر پێ بووە بە تایبەتی وتم پێش مەشروتە ناتوانانی بزوتنەوەی ژنان وەکو بزوتنەوە ناو ببەی ئێمە باس لەو شوێنە جوغرافیای خۆمانەکەین بەڵام دوای ئەوە بزوتنەوەی ژنان بە شێوەیەکی بەرین هەمیشە بوونی بووە هەموو کات بەردەوام بووە سڵی نەداوە خەباتی کردووە زۆر جار کشانەوەیەکی بەخۆیەوە بینیوە بەڵام خۆی بە ئابدێت کردوێتەوە لە ساڵانی ڕابردوودا ئەوەی کە ئێمە باز لە شۆڕشی ژن ژیان ئازادی دەکەین کە بە سێ چەمکی سیاسیەوە خۆی خزاندەناو هەموو گۆڕەپانە سیاسیەکانەوە ئەم بزوتنەوە توانین بڵێن وامداری بزوتنەوەکانی پێشوو بوو ئێمە بینیمان لە ناڕزایەتیە کرێکاریەکان لە مانگرتنە کرێکاریەکان بەشێکی زۆری لێدێر و چالاکان و ڕەهبەرەکان کە لە خەتی پێشەوەی خەباتەکە بوو ژن بوون ساڵهای ساڵ لە ناو کۆمەڵگای ئێران و کوردستان هەر دەنگێک کە بکب کرابێ بیستوێتی هاواری بەرزکاتەوە ژنان خۆیان دەگەڵ هاوتەری بکرد بەشێکی زۆری سەرکەوتنی ژنان ئەوە بووکە خۆیان هاوتەری کرد لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بزوتنەوە کرێکاریەکان چونکە ژنان بەو وشیاریە سیاسیە گەیشتن کە پێویستە لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هاوتەری بن گیانە بن لەوان و حتا هەمیشە لە پێشەوە بوون و ئەم بزوتنەوەی کە ئێستا زیاتر لە 3 ساڵە بەردەوامە ئەمە وامداری بزوتنەوەکانی پێشووە خەریکە قەرزی خۆی وەرەگرێتەوە و لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی گەورەترین خاڵێکی پۆزتیڤی کە هەیەتەوەی کە ژنان تەنیا نەبوون پیاوانیشیان هاوتەری بکرد لەگەڵ خۆیان لەناو کۆمەلگای ئێمە ئێستا زۆرتر پیاوانی لە ژنان زیاتر دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە ئەمەش ناگەڕێتەوە بۆی کە تۆ بڵێ تاک بە تاکی ناو کۆمەلگا تاک بە تاکی تۆ بتێنەتێ لە ناو ئەم
شارانەدا پیا سالاریشمان هەیە کە ئێستا ژن بە ئەبزارێک وەکو منداڵبوون ئەزانێ یا ئەوەی کەسم باوەڕی بە بەڵام کە ئەم دروشمە دێتە ناوگوێی حەقانیەتی و دروشمە ڕەوایی ئەو دروشمە ئەبیستێ دانی پێدادەنێ و ئەوەی کە گەورەترین خاڵێک کە بزوتنەوەی ژنان لە ژن ژیان ئازادی من هەمیشە وتومە ساڵهای ساڵ ژنان لە ئێران و لە کوردستان هاواریان دەکرد کە کۆمار ئیسلامی مافی ئێمە لە بەلاڕەدا دەبا بەڵام هیچ کات دنیای دەرەوە دنیای سەرماداری گوێبیستیان نەبوو لە ژێر ناوی ئەوەی کە لە بەر مەنافعی ئۆپۆرتۆنیستی خۆیان لە ژێر ناوی ئەوەی کە کۆمار ئیسلامی حکوومەتێکی ئیسلامیە ئێمە ناتوانین تەداخلی بکەین بێدەنگیان لە بێمافی ژنان ڕادەگەیان بەڵام شۆڕشی ژن ژیان ئازادی کارێکی کرد دنیای دەرەوەی ئەرکدار کرد کە جۆبیستیان بێوە لە ئێستادا لە ناو تاک بە تاکی کۆمەڵگای دەرەوە لە ئەوروپا ئەمریکا ژێگە دەڵی ژن ژیان ئازادی ئەم بزوتنەوە بەرحەقا بیسن بە تایبەتی کە هەمیشە شۆڕش لە مەرکەزەوە ڕوئەدا و بزوتنەوە لە مەرکەزەوە پەرە پێدەگرێت بەڵام لە شۆڕشی ژن ژیان ئازادی لە کوردستانەوە دەستی پێکرد لە شارە بچووکەکانەوە دەستی پێکرد وەکو بورکانێک تەقیەوە شارە گەورەکانی شیوادار کردکە تێکەڵ بۆ بزوتنەوە بنەوە دنیای دەرەوە شیوادار کردکە تێکەڵ بۆ بزوتنەوە بن بێگومان ئەم بزوتنەوە خاوەن قسەی خۆیەتی لە ئێستادا بزوتنەوەکە لەوانەیە زۆر جار وتم کشانەوەیەک بەخۆی بینە ناکشێتەوە ئەو بزوتنەوە ئەم شۆڕشە ئەو هەموو خۆبەڕێخستنە هیچ کات بەرەو پاش ناڕوا بەڵام زۆر جار بۆی کە زەربەی زۆر زیاتر نەبینن تۆزێ بێدەنگە بن دەکشێنەوە تا خۆیان بەڕێخستن دەکەن خۆیان ئاپدەیت دەکەنەوە بەڵام لە ئێستادا کارگەلی زۆر گەورەتریش کراوە بۆ نمونە کەسانێک لەناو بزوتنەوە ئەکتیڤن کە خۆیان خزاندوتە ناو ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە خاڵێکی زۆر پۆزیتیڤەوەیە بزوتنەوە لە دەرەوە و لە شاخ و لە شار بەیەکەوە هاوتەری بوون و لە ئێستادا کۆمەڵێکی ژن یەکجار زۆر ئەکتیڤمان هەیە دروستە ساڵانی پێشوش بە نەهێنی و کارانیان دەکرد بەڵام ئێستا بە ئاشکرا دەکەن خۆیان خزاندوتە ناو ڕێکخراوە مافی مرۆڤەکانەوە هەر ژنە و هەر پیاوێک لە کۆمەلگای ئێمە ئێستا هەواڵنێرێکە لە هەموو تەمەنێکی جیاوازدا خەریکن خەبات دەکەن بۆ نمونەی مەدایە شەریفەمانەیە لەگەڵ کچێکی قوتابی خۆی بەڕێخستن کردووە لە کوچەکان لە بواری ژینگە پارێزی و لە بواری مافی مرۆڤەوە چالاکی ژنانەوە زمان و شناسۆی کە ساڵها ڕژیمێکی تۆتالیتێر هەوڵیدا شناسی کوردبوونیشمان کردە لێ بسڕێتەوە خەریکن هەمووی ئەوە دەکەنەوەی کە تۆ لە ئێستادا دەیبینی دایکان و باوکان مناڵانیان دەنێرنە کلاسی موسیقی وانەی کوردی ئەڵێنەوە یعنی ساڵهای ساڵ ئەم ڕژیمە هەموو هەوڵیدا هەموو خۆشی و موزیکیش هەتا هەموو شتێکتیدا ببە بوو خەریکن ئەمانە دەگەڕێنەوە و ئەمە ڕێنەسانسێکی گەورەیە لە کۆمەلگای ئێمە ڕوویداوە وە گەورەترین ئەرکمانەوەیە بەردەوام دەنگی ئەو بزوتنەوە بین بەردەوام دەنگی بەگوێی دنیای دەرەوە بگەێنین بەردەوام و هەموو ئازارانە نەڵێن لە کۆمەلگای ئێمە چونکەم شۆڕشە بەرە ڕوویە تونند و تیژیەکان نابێ بشارینەوە پێویستە هەبێ چونکە سیستمەکەەوە کاری ئەمە تونند و تیژیانەیە بەردەوام ئەم کارانە بکەین خۆمان بەڕێخستن بکەین لە دەرەوە لە ناوخۆ خۆمان بەخزنێن ناو شۆنە بڕیاردانەکانەوە چونکە بمانەوێ نەمان هەوێ وڵاتانی دەرەوە ئەتوانن یارمەتی دەری ڕێکخراوەکان بن بۆ ئەوەی کە ئەمە تونند و تیژی ڕەهایەک لە قاو بدرێ دوو هاوکارمان بن بۆ لابردنی و ڕژیمە تۆتالیتێرە وەی کە لەسەر کار نەمێنێ و کۆمەڵگایەکی مرۆڤ وەرمان هەبێ خاڵەکانی بزوتنەوەی ژنان بە تایبەتی ژن ژیان ئازادی دروستە بەخنەشی لەسەرە بەڵام خاڵی پۆزیتیڤی ئەوەندە زۆرن ئەوەندە یەکجار زۆر شۆڕشێکی لەسەر پێ لەوانەیە بە بەرناماژ کۆتایی نێگەر بمانەیە قسەی لەسەر بکەین بۆ ئینسان حزۆرە زێنیشی لە دەسەدا و عەزاب وجدانێک دەیگرێت کە زۆر شتی نەداوەتە بەر لێکدانەوە بەڵام ئەم شۆڕشە بەردەوامە ناکشێتەوە و بێگومان ئەم ڕژیمە کۆتاییەکەی هەر بەدەستی ئەو شۆڕشۆر بەدەستی ژنانیشەوە دەبێت و هەرە و ژنانش دەبێت لە داهاتووشدا هەوڵ بدەن دوای نمانی ئەو ڕژیمە ساڵها تونند و تیژی و ئیدئۆلۆژی چەقبەست و ئیسلامی هەموو پێویستی بەوەی کە دواتریش خەباتی بۆ بکەیت سەرەتا نەمانی ئەو ڕژیمەیە دواتر خەبات بکەین بۆ ئازادی و یەکسانی کۆمەلگایەکی مرۆڤتەوە بە هیوای ڕۆژە زۆر سپاس هاوڕەهەتا زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەیەدا سپاس هاوڕێ چاوان بەڵێ گەڵێ عزیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی ئاسۆی بەرابەری بوون تا هەفتێکی دیکە و ئاسۆی بەرابەریکی دیکە ماڵەوە